وەکو هێزی جێبەجێکاری ئەمنی لە پارێزگای سلێمانیا پابندین بە جێبەجێکردنی یاساوە سەبارەت بە پرۆسەی قەدەغەکردنی هاتوچۆ و سەرژمێری چەند یاسایەک کار لەم بابەتاکە. یاسای یەکەمیان یاسای سزاکانی عراقیە ژمارە 11 ساڵی 1969 هەموارکراو بە پێی دەقەکانی ئەو یاسایە هەر کەسێ پابند نەبێ بە جێبەجێکردنی قەدەغەی هاتوچۆ ئێمە ئەو هێزانەمان کە لەسەر شەقامەکان و لە ناو کوچە و کۆڵانەکانی شاری سلێمانی و دەوروبەری سلێمانیان ڕێکاری یاسایی ئەنجامەدەین لە ڕێگەی دادگاکانی لێکۆڵینەوەی سلێمانیەوە و کارڕایان لەگەڵاکرێت. سەبارەت بەو تاوانانەی کە ئەگەری هەیە ئەنجام بدرێن و سەرپێچین یاخود تاوانن بە پێی یاسای تایبەتمەندی ئەنجامدانی سەرژمێری لە عێراق و هەرێمی کوردستان ئەوانەش چەند مادەیەکی قانونیان تایە چەند مادەیەکی یاسایان تایە دووبارە بەڵام ئەوانە ئەبێ ئێمە ئاگادار بکرێنەوە لەلایەن تیمەکانەوە بەبوونی ئەو تاوانانە بە هەمان شێوە کارڕایی یاسایی ئەنجامەدەین.